تەوەقعێک هەبوو بەڕاستی تۆقعکە ڕەنگە بەشێک لە ئۆپۆسیۆنی بۆژوازی ئێرانی یا بەشێک لە ئەوانی کە لە ئەنگلی جەنگ بوون هەتا خودی دەستەی فەرمانڕەوایی ئەمریکا و بەتایبەتی کابینەکەی ترامپیان وابێ کە لە ماوەیەکی کەما ئەتوانی ئێران چۆکی پێدابن تەسلیمیکەن ئەمە ڕووینەیە بەڕاستی ئەمە ڕووینەیە لەبەرەوەی کە ئێران بە جۆرێ مقاومەی کرد بە جۆرێک مەسەن ئیمکاناتی عسکەری هەبوو ئیمکان تەکنۆلۆژی بووە ئەو ئیمکاناتی یعنی ڕەنگە هەتا تۆڵی حساباتی کەمی بۆ کراوێت لەلایەن خودی تەرەفی ئەمریکا و ئیسرائیلیشەوە بەرحەڵ بەڵام ئەوەی کە وتم شەڕی مان و نەمانە بۆ ئێران بە هەموو شێوەیەک ئەم شەڕی کرد یعنی ئەم مقاومەتی کرد زایۆ تەسلیمبوون یعنی ڕوخانی زۆر بەسەری بەڵام ئێستا لانی کەم دەرفەتێکی هەیە دەرفەتی مانەوە بۆیە من پێم کە یعنی کاتێک من ئەوەشم تۆ پێشتر شەڕی مان و نەمانە بۆ ئێران بۆیە ئاخر وەرەکانی ڕاکێشێ و ئەخیرینی خۆیە کات محاولی خۆیەکە بتوانێت کە لەم شەڕە لانی کەم سەری دەرکات و ئەمە بەبڕام من گەوتین دەستکەوتە بۆ ئێران ئەگەر بتوانێت ئەم ژێمە بمێنێتەوە لەژێم زەربانی کە هەیە نەڕوخێ ئەگەر ئەم زەربانش بیر ڕوخاندا ئێرانە و بە 100 پارچە و کە کارەسا درۆیە ڕەنگە ڕژێمەکە ڕۆشێتەوە بەڵام بۆ نمونە 100 مەلا مێزەر بەسەر و هەریەکە بە مەجموعەیەک چەکداری بەسیجی و پاسدار و نازانم ئەمانەوە ئەیتوان هەرێکە کۆنترۆل ناوچێ بکات چۆن لە عێراقە دەیان میلیشیا دروست بوو سەدا میلیشیا دروست بات و دۆخی ناوچەکە بەسەرێکا پشێوە ڕژێمەکە وەکو مرکز نەمایە بەڵام 100 پارچەی لێ بۆیە هەرێکە لە گۆشێکەوە دۆخی ئێرانی تێکبات دۆخی ناوچەکەی تێکبات بەڵام ئێستا ڕێمەکە لانی کەم بانی ئەگەری مانەوەی زیاتر ئێستا و بۆ بەڕای من هەتا بۆ ئەمریکاش بۆ خۆی ئەمریکا بۆ دەوڵەتانی ناوچەکە بەتایبەتی بۆ وڵاتانی رووسیا و چینیش مانەوەی ئێران کۆنترۆلکردنی دۆخەکە تێک نەچوونی ئەم بارودۆخی کە هەیە نەبوونی فەوزا بەوەی کە مەسەن ڕوخانی ڕژێمی ئێران ڕەنگە فەوزایەک منتقە بگرێتەوە کە کەس ئەو سەری نەزانێت ئەمانە بە جۆرێک بەرامن لە بەرژەوەندی هەمویان بێت کە بەم دۆخە بەم وەزع ڕژێمەکە بمێنێتەوە حتمما بۆ ئەمریکاوێک کە بتوانێت زۆرترین امتیازات لە ئێران وەربگرێت زۆرترین باڵین تەسلیمی بکە و بۆ رووسیا و چینی ژەوەیە کە ئەم ڕژێمە بمێنێتەوە بتوانێت جۆرێک ئەڵێ بەڵێ شەوکەی ئەمریکا بشکێنێ نەحێک ئەوەی بە کوردان لوتی ئەمریکا بشکێنێ من پێمە بە جۆرێک ینی ئەمریکا و ئیسرائیل بەڕاستی زەربەی ئێرانیان بەرکەوت ینی مەسەن بەشێکی فراوانی بنکەکانی سەربازیەکانی ئەمریکا لە منطقەی خلیجا زەربەی بەرکەوت و هەتا ئەو تەسەورە و ئەو تەوەجۆ ناو دەوڵەتانی خلیجا دروست بوو کە لە کاتێکە بنکەکانی ئەمریکا قەرار بۆوان پارێزی ئەسەم بوو بێت سەرێشە و کێشە بۆیان و ڕوبەڕووی خەتەری کردنەوە من پێم لەم بارەوە بڵێ زەربە لە ئەتیباری عەسکەری تەکنۆلۆژی هەژمۆنی ئەمریکا کەوتووە و ئەمەش بە بڕوای من بە فعلی ئەوەی کە یەکەم ئێران قاومەتی کرد چونکە مەسەلەی ماڵنەمانی بوو بە بڕوای من لەلای کەشەوە بەبێ من جاری کەژوتومە بەبێ ئیمکانەتی بەبێ هاوکاری رووسیا و چین ئێران نێتوانێم ئەم بەرەنگار ئەم قاومەیە بکە حتمما لەباری تەسلیحاتی لەباری لۆجستیکی لەباری مخابەراتی و با بڵێن تەکنۆلۆژیای زانیاری و ئەمانە بە تەکید چین و رووسیا یارمەتی ئێرانیان هەوە لەمایە کە توانیوێتی ئەم مقاومەیە بەم شێوەیە بکە کە تا ئێستا مەسەلەن توانێتی بەرگەی ئەو گەورەترین هجومی ئەمریکا بگرە بەڕاستی لە تاریخی لە شەڕی تازی ئەمریکامە گەورەترین هجوومە کە تازەترین تەکنۆلۆژیای عەسکەری ئەمریکی بەکارهاتووە بەڵام تا ئێستا ڕژێمی ئێران خۆی بە پێوەگرت تا ئێستاش قودرەی مانۆڕ و قودرەی کاردانەوە وەڵامدانەوەی هەیە